زستانێکی تەڕ و باراناویە، بەڵام لە چەمچەماڵ ئاوی خواردنەوە نییە. ئەمە هاوار و قسەی دانیشتوانی قەزای چەمچەماڵە کە بارودۆخی کەم ئاوی نیگەرانی کردوون بە جۆرێک لە بەشێکی زۆری گەڕەکەکان 17 ڕۆژە ئاویان بۆ بەرنەدراوەتەوە. کێشەکەی بەخێراتنی کەناڵەکەتانەکەم وڵای ئاو جاری وای 12 ڕۆژ و جاری 14 ڕۆژ و بەگشتی ئەومان نییە تا بەم سەرمایە خەڵ ناتوانین دەستنوێژ بگرێت کە چی ئەومان نییە ئاوە کڕینەوە جاوای ئاوش دێوەکو پێویست پڕ نابێت تەنکیەکەم یعنی تو 14 ڕۆژ جارێ ئاو بێت 2 سعات بێت 2 سعات و نیوە و تر ماڵێ باشەوە ماڵێ خراوە و جاوای بەکرین ئەومە دەست ناکەوێت و ساڵانی تر هاوینان بە تایبەتێرن ئاوەکە چێ بۆ مەزرعە و بۆڕیان لێ ڕاکێشاوە بۆ بەنزیخانە بۆ باخ و یەخۆی سەر ئاودان نییە دەدار ئاوەدرێ ڕۆکە ئاودانی نییە ئێستا بۆ ئاو نییە والله 13 ڕۆژ جاری بەڵێ بەم دستانە 13 ڕۆژ جاری هەدی والله ئەو قلقلەم دووسێ بیری هەیە بە قلقلا و ڕاکێشین ئەروەڵڵا ئەومان کڕی ئەم هاوینە زۆر ئاومان کڕی زۆر هەموو هەفتەیە ئاو کڕاوە والله داواکاری ماوە هەفتەی جار 2 سعات بۆمان بکەنەوە جار وای کاتە شەوە تا بەیانی ئەڕوا ئی بۆ شەوە تا بەیانی کەیتەوە لە یەکی شەو بەدواوە ئەیکاتەوە ماقی یەکی شەو ماقولە تو ئاکۆیتەوە کاکە وەلە کات مۆلیدیا جار وای بۆمانەکاتەوە ئاو نییە یا قۆی مۆلیدەکەڵی نادە بەسەرەوە کشتی دوو قاتە خۆتە زایخانێکە. هاوڵاتیان هاوشێوی هاوین بە تەنکەر ئاو دەکردن و بێئومێدیشن لەوەی ئاوی گۆبتەبە بگاتە چەمچەماڵ. ئەم دۆخەش هاوکاتە لەگەڵ ئەوەی کەمتر لە مانگێک لەمەوە بەر لافاوێکی گەورە لەو قەزایە دروست بوو. قەزای بیاوی بەحت لە چەمچەماڵ بەحسی مەکە. ئێمە وابزانام لەم ڕۆژانەیە ماڵ و جۆم نوتیان 19 ڕۆژ ئەومان ناتوە. چلۆشتەکان مامۆستایانی پێڵێن. وڵاتی قەزای بیاویت خۆ ترەوە مەعاناتێکی چێت ماڵ خەڵ ژیان بە ئاوەڕەتە ڕێوە. ماڵ بە ئاوەڕەتە ڕێوە. کە تو لەر شوێنێکە بکە ئاوی نەبوویت ژیانی تیا بێ؟ وڵا باشە سەر خۆ بەزەوی سەر 19 بە عەقڵ وا بڕات بشەڵا بۆ هاوینە بێت 45 چه سەرسەریکە؟ وڵا بیدەنە دەست بن چارەسەریەکەم. بەس نەوەڵا قەت ومێدم نییە چارەسەریکەم. لەوەتی منەم چەمچەماڵم بینێویان لافا بردوێتی یان بیاوە. نەوەڵا قەت پێم وانێ و قەتیش ناگاتە چەمچەماڵ. زەحمەتی خوا ڕەحم بنا لە دڵیان خوا ئەماوە بگەنس بەس بەخوا زەحمەتە عەقڵم نایبڕێ. قایمخامی چەمچەماڵیش باز لە هۆکاری درەنگ بەردانەوەی ئاو دەکات و دەڵێت گەر کێشەکان چارەسەر بن 5 ڕۆژ جارێک ئاو بە هاوڵاتیان دەدەین. سەبارەت بە کێشەی ئاو کە ئێستا لە چەمچەماڵ هەیە و لەگەڵ ناحەی شۆڕش کە ڕۆژانە بڵێن جاری وایە بە 12-13 ڕۆژ جارێک ئاوگاتە گەڕەکان ئێمە کێشەی ئاوەکەمان کێشەی ئەم بارانبارینەیە خۆتان نەزانن کە بارانە بارێ کێشەی ئاو مامۆ دروست دەبێت لە خەتی سلێمانی چونکە زەیەکی دوکان قوڕاوی بێت کە قوڕاوی بوو پرۆژەی ئاوەکە ئەوەستەیەک 4-5 ڕۆژ تاو ئاوە هێتەوە سەر ئاستی تەبیعی خۆی اینجا بە 4 ڕۆژی تریش ئەگاتەوە لای ئێمە بۆیە کێشەکە وا دروست بووە بەڵام خۆشبەختانە ئێستا کێشەکان باشتر بووە ئێمە لەم ڕۆوە لەگەڵ دایری ئاو من لە دوێنێەوە لە سەختم بەرنامەیەکی باشمانداناوە و محاولە ئەکەین ئیشەڵا لە ڕێگەی تەنکەرینیشەوە شتێ بکەین کە خەڵکەکە لە ماوەی 5 بۆ 6 ڕۆژ یا 4-5 ڕۆژدارێ ئاوی بەرکەوی ئەو کێشە و گرفتە نەمێنێ. کێشەی ئاوی قەزای چەمچەماڵ بۆ تەنەنگی و پەڵا بە ڕوخساری کابینەیەک لە دوایەکانی هەرێمی کوردستانەوە کە بەنۆ کابینە و داهاتێکی زەبەلاحی نێوخۆ فیدراڵیەوە نەیانتوانیوە 200,000 هاوڵاتی قەزایەک لە بێ ئاوی ڕزگار بکەن. ڕێبین محەممەد کەناڵی پێیام چەمچەماڵ.